کاکەمە کێشەی ئەومان هەیە یعنی سارانە ئەو کێشەیمەیە هاوین دێ زستان دێ ئاوکڕین بەردەوامە ئێستاش هیچ کێشەشی ئایامانە بیرەکەمان تێکچووبی خەلەلی هینابی ئەو شتانی دەگۆڕێنە بەس کێشەکەی ئەوەیە کارەبای نادرێتێ یعنی تەلەفۆن لە محافزی دەکەن لۆ قایم خامی دەکەن لۆ بەڕێوبەری ئاوێ دەکەین هەموو دەرێن عادی منی نازانم ئەمە سەر بە چێن دەرەوەینە کورە بێت چێ بە ئاوە کەس هەموو بێ ئاوە هەمووی بێ ئاوە ئەو هەموو ڕۆژ ئاوێ دەکردن کۆرانە بە قورآن بەڕێزم ڕاستە ئاو نامێنێ بەس ئەمە سارە سەر ئاوێ دەکڕین یعنی ئەو مانگەی یعنی ئەو ئیشیمێ هەموو ڕۆژ ئاو کڕینە یعنی چ لە زستانی ئاوما کڕیا بەلەن لەناو ڕەمەزان ئاوما کڕیا یعنی چاوەڕێ ئەو ئاو بکە خوات زانی کەنێ مانجە عەفت دەڕۆ لە مانج هەشت و نۆش تاکید بە بەڕێز پێمان باشە خۆ نارە چش خراپە شتێکی باشە بەس کێشەکە ئێستا حال ئەمە بێ ئاوین وا بەرەو هاوین دەچی بەردەوام ئاو بکڕە خۆش نیە هەموو ڕۆژێ یعنی ڕوو هەر ئەوە چی دەکەین کەس جواب بە چیامان نادەدە بێت کاکە عیلازێکتان لێ دەکەین